تەڕوونە ئێمە شۆکە هونەرمەندان دژی شەڕین داوای داواکەین لێبوردە بن بە لێک تێگەیشتن هیچ میلەتێک نییە لە دنیاە بەقەت ئێمە شەڕی تاقی کردبێتەوە شەڕی نێوخۆیی شەڕی نەگریسی ناوخۆ دوجار شکست و وێرانبوون و ماڵوێرانی و خۆخۆری و خوێنی ڕۆڵەکانی یەکدی بەدەستێکی لێ هاتوۆتە بوون و بەرهەم ئێمە و بەرهەمەمانە ناوێ داوای ژیانەکەین داوای ئاوەدانیەکەین داوای پێکەوە ژیانەکەین داواکەین لە پێناو ئامانجە بەرزەکانی وڵاتە لە پێناو ئامانجە بەرزەکانی کورتبوونە ئەم میلەتە یەک بگرێ چیدی ئێمە ئیتر تااقەتی ئەومان نەماوە جارێکی تر خوێن و کوشتار و ئەوانە ئێمە دوژمنەکانمان کەم نین تاوەکو خۆشمان بکەوینە گیانی خۆمان و یەکدی وێرانکەین. ئەلبەتە هونەر وەک یەکێک لە ئامڕازەکانی گەیاندن و پەیوەندیکردن بە کۆمەڵگەوە ئامڕازێکی کارایە ئەتوانێت لە هەموو قۆناغێکە لە هەموو بارودۆخێکە ڕۆڵی کاریگەری خۆی هەبێ لە هۆشارکردنەوە لە پێگەیاندنی نەوەیەک لە دروستکردنی دەنگێک لە ناو خەڵکە بە دڵنیاییەوە دەنگی برایەتی و خۆشببختی و کامرانی و یەک ڕێزی و تەواوی ئەو بۆچوون و ئەو مفاهیمە گەورانەی کە لە کۆمەلگا هەیە کە پێویستە لە کۆمەلگا هەبێ هونەر کاریگەری گەورەی ئەتوانێت دروستکە ئەم قەیرانانەی کە بەسەر کۆمەلگای ئێمە دێن بە دڵنیاییەوە قەیرانی گەورن لە خواست و لە توانای ئێمەشا بەدەرترن بگرە زۆر لەوە گەورەترن بەڵام هونەریش بۆ خۆی کاریگەری گەورەی هەیە هونەرمەندانی ئێمەش لە شوێنەکان و لە شارۆچەکانە هەر نەوەستاون و بەردەوام کاریان کردووە بۆەوەی بتوانن ڕۆڵ و کاریگەریان هەبێ ئێستا پیاوانەیەک نییە بەڕاستی من بتوانم دەستیشانی ئەو ڕۆڵەیە بکەم کە هونەر گێڕاوێتی بەڕاستی چکە هیچ پێوەرێکی ئەوتۆ نییە بگرە ڕەنگە پێوەرەکە سلبی بێ بۆ هونەر کە ڕەنگە ئەو کاریگەری گەورەی نەبێ لە حاڵی حازرە چکە کاریگەری سیاست و کاریگەری ململانەی حزبی و کاریگەری بارودۆخی قەیراناوی وای کردووە کە کۆمەلگەی ئێمە لەبەرێک بترازێ و شیرازەی تێک بچێ هونەریش بەڕاستی لەو نێوەدا ئێستا قوربانیە بەڵام بە دیوێکی تریشا بەردەوام هونەرمەندان و نووسەران و ڕۆشنبیران هەوڵیان داوە لەو کایانە ڕۆڵیان هەبێ و کاریگەریان هەبێ بتوانن دەور و نەخشی خۆیان هەبێ لە نەک بە مەفهومی یەک ڕێزی گەلی کورد چکە ئەو یەک ڕێزی ڕەنگە ئێستا بەساوامەی پێوە بکرێ و یاری پێوە بکرێ ئەگینا ئەو مەفهومە گەورەکانی یەک ڕێزی بە مەفهومی کۆمەلگەیە کە بتوانێت هاودەنگ بێ لە شتە چارە نووسازەکانە یەکێک لە ئامانجە گەورەکانی هونەر ئەوەیە بە دڵنیایی من هەمیشە نەکە من دژی هەموو شەڕێکم وەکو هونەرمەند شەڕی ناوخۆ بەڵایەکی گەورەیە بەڕاستی ینی ئەگەر تۆزە زیاتر بڕۆی بۆ ئەوە ئەمە هەر تاریخێکی خوێناوی مێژوویەکی خوێناویمان هەیە